میلیشیەکان لە هێرشێکدا لە ناوچەیەکی دووردا لە وستانی سەریپۆل فەرتر لە 50 کەسیان کوشتون. نەتەوەیەگرتوەکان دەڵێت کۆمەڵکوژیەکە وەکو تاوانی شەڕ لێدەڕوانن. زۆربەی کوژراوەکان لە هەزارەکانی شیعە بوونە. لە دەستدرێژیەکدا لە کەلیسایەک لە باشووری ڕۆژهەڵاتی نیجیریا بەلای کەم 11 کەس کوژراون و دەیانی تریش بە سەختی بریندار بوونە. کەس بەرپرسیارەتی خۆی لە هێرشەکەدا ڕانەگەیاندووە. لەشکری سووریا و هێزەکانی هاوپەیمانان دەستیان بەسەر شارۆچکەی ئەلسەخنەدا گرتووە کە دواترین شارۆچکەی ژێردەستی داعشدای لە وستانی هۆمس. چێشکی کردارەکانی وڵاتە یەکگرتووەکان ئێستاکە لەسەر ڕقەدایە. لە دەمی کۆبەنەوەی وڵاتانی ئاسیای لە ئوسترالیا و ئەندامانی تر بەوە گەیشتوون لە درێژەپێدان بە هاوکاری سیاسی ئاسایشیان.